السلام عليكم. مرحبا عليك استاذ باشا شاكر خالص استاذ باشا شاكر دانانیان کە ڕوو لە قیبلەیە و لە بەیانی و هەتاویان تێکەوێ هەم زۆر شتێکی چاکە. ئێمە حەزمان کرد تەکید لە بەرنامەی زستان پۆشەکەی جەناب بکەینەوە بزانین تا چی ڕادەیەک جەناب خۆ حازر کردووە یاخۆ ئامادە کردو بۆ زستان پۆش. ئێستا ئەگەر بکرێت جەناب یەکێک لە هەنگەکان سیر بکەین ئێمە با بزانین ڕێژەی گەرایان تا چی ڕادەیەکە گەرمە سێر جیاوازە لە ئەو کەش و هەوایی کە ئێستا لە کوێستانەکانی سلێمانی و هەولێر و دوهۆک هەیە. ئەم کەش و هەوایی کە ئێستا ئێوە ئیبینین کەش و هەوایی کەرکووکی ئازیز و خۆشەویستە. ئەمە ئێمڕۆ هاتوین بۆی سەردانی چەند هەنگەڵانێک و چەند هەنگەوانێ بکەین لە نزیکەوە بەرنمەکانیان ببینین بزانین تا چی ڕادەیەک خۆیان ئامادە کردو بۆ بەرنامەی زستانە. هەڵبەتە بە دڵنیاییەوە بەرنامەی زستانە لە ناوچایەک و بە ناوچەیەکی کە جیاوازی هەیە. ئێستا لەیرە وەکو ئەبینن حرەکە و جموجوڵی هەنگ هەیە لەبەرەوەی لەیرە هێشتا گوڵ سەرمای نەبووە و سارد نییە ئەم ناوچەیە. ناکە حاجێ بێت تۆش هەڵکارم بی لە نزیکەوە. هاوڕێیان لەگەڵ ئەوەی هەنگەکانی کاکە سۆران هەنگێکی هێمن بەخێوە کە ئەوەکو خۆی فەرمووی، بەڵام لەگەڵ ئەوە هەنگەوان ئەبێ خۆی پێچێتەوە بۆی بتوانێت پشکنینەکەی کەمە بەستێتی ئەنجامی بات. وەگەر ئەو پشکنینەی کەمە مەبەستمانە لە هەنگەڵانەکانە نەتوانین بە هێمنی ئەنجامی بین بە دڵنیاییەوە ناتوانین بگەینە ئەو ئامانجەی کە کردومانە پێکاومانە بە تایبەتی لەو هەنگانەی کە پەلامارەیەن. ئێستا سوپاسی برادرانەکەن کە ئازیەتیان بینی هاتوون بۆ هەنگەڵانەکان و ئێمەش بەردەوامین لە ڕێنماییکردنمان لە هەنگەڵانی کاکە سۆران و یەکێک لەو بەڕێزانە ئێستا بزانین ئەو هەنگانی کە هەیەی چی لێ کردووە. بسم الله ماشاء الله. ئێمە دڵمان نەهات دووکەڵ بەکاربێنین، هەڵبەتە هەروەکو ئەبینن ئاروین چەکی دەستی ئێمەیە لە زۆربەی ئینەکانە بۆ هێوەرکردنەوە و هێواشکردنەوە بە خەفیفی زۆر بەکەم زۆر کەم. ئێرەش گەرمە کێشەمان نییە ئێمە لەگەڵ ئەوەی کە ئەو ڕوتوبەی کە دروستیەکات، بەڵام یەک بۆنی ئاروینی ئەینێ بۆن ئاروینەکە خۆتان نەزانن عشابە گژوجایە لە هەمان کاتیشە هەنگەکە هێور ئەکاتەوە هێمنی ئەکاتەوە بۆ ئەوەی تۆڕە نەبێ هەتاکو من کارەکەم ئەنجامەدەم دەستی خۆش بێت. ئەمە یەکێکە لەو کۆلانەی یان جێی خۆراکانی کە هەنگ تیان ناخنچێت. ئەمە شوێنی شەکراوە وەکو بینیوتانە وا دروست کراوە کە بەی شێوەیەک هەنگیتیان ناخری. هەنگ لێرا سەرەکەی وەکو بینن هەنگکە لێرەوە بەی سەرەکەوێ لێرا لەم حدودا بڵێن شەکراوەکەی ئەخوان ناگاتە شەکراوەکە و هیچ هەنگی تێ ناکەوی شتیان نامرێت وەکو بینن. لە هەمان کاتا لەبەر ئەوەی کە هەنگ لێرا لە جموجوڵ بەردەوامە خۆی لە سروشتا گرد هێنێت. ئەمە خۆراکی کاندی شاهەنگە جۆری هەڵاڵەکەی ئەوەی کە بە هەڵاڵەیە هەتا ئێستا ئەمان ڕیان نەگرتووە پێویست ناکە ڕایشی گرن لەبەرەوەی خۆی لە سروشتا جموجوڵی هەیە و احتیمالە ئێمەسە لە پشکنەکەشمانە گەرا ببینین. سوپاس بۆخوای گەورە لەگەڵەوەی ئەم هەنگاوەکو ئەرزم کردن هەنگی گەرمەسێرە. هەنگی گەرمەسێریش ماندوو بووە لە هاوینە گەرما هیلاکی کردووە بێلەوەڕی هیلاکی کردووە وشکە ساڵی هیلاکی کردووە بەس دیارە خزمەت کراوە بە پێی بەرنامە کاری لەسەر کراوە. شانەی یەکەممان ئەمە ئاخر شانەیە ماشاء الله وەکو ئەبینن هەنگوینە ئەم دیویش وردە لە بەرەوەی شارە شەوان
سارد ئەبێ لێرە وردە وردە هەنگوینەکە ئەگوازێتەوە بۆ سەر شانەکانیکە. ئێمە شانەیەکی نییە دەرەوە چکانگەکان تێرن مەترسی ئەومان نییە تاڵانی بکە ئینشاءالله شانەیەک لە دەرەوە دانین بۆی بتوانین پشکنین بۆ شانەکانی کە بکەین بزانین ڕێژەی خۆراک چاو ئەگێڕین بۆ کڕنی ڤاروە بندی ڤاروە ئەمە هەر هەنگوینی تەواوە هاوڕێیان ئەم دی و ئەو دی و هەنگوینی تەواوە اللهم صل على سيدنا محمد ئەمە گەرایە گراڕێژی بەردەوامە لەیرە ئەمە یەکەم شانەکە بەردەستی منی کەوت یەکەم شانەکە بەردەستم کەوت گرای تایە دیوی ئەم دیویشی وەکو ئەبینن ئازیزان تخم ڕێزیەکی جوانی کردووە مەلیکەکە و دیارە کەش و ئەوای ئێرە وەکو ئەرزم کردن پێشەوەی ئێمە سنوقەکەش بکەینەوە هەر بە جم و جوڵی هەنگەکان بۆم دەرکەوت کە لێرە هەنگ لە ئیشایە وام هەنگە ئیدارەیەکی باش و خزمەتێکی باش کراوە من هەتا ئێستا هیچ هەنگێکی باڵەقرتەم بەردەست نەکەوتووە دەستی هەنگەوانەکەی خۆش بێت و ئێمە شانازیەکەین بە هەر برایەک یاخود هەر خوشکێکی هەنگەوانیش کە بەو شێوەیە ئیدارەی هەنگەکانی بات ئەمیش هەر شانەی گەرایە ئێمە لە کۆتایی مانگی دوانزەیان ئازیزان مانگی یانزەیان ببورن ئەمە شانە لە تەختە بۆ تەختەیە شانەی گرا ئەمەیان ئەبینن وەکو ئەبینن تەنها بەشی سەرەوەی خۆراک و گرد و هەڵاڵە و شیلەیە باقیەکەی هەمی گەرایە دەگەر پیشانی بێ ئەمە مەلیکە خانە ئەمە مەلیکەیە هاوڕێیان ئەمە سێ هەم شانەیە شانەی یەکەمیان دوو نیو شانەی گرای لەسەر بوو بەڵام شانەی دووهەم و سێم هەر هەمووی لە تەختە بۆ تەختە گەرایە ماشە ئەڵڵای لێبێت سوپاس بۆ خوای گەورە کە ئێمە ئەتوانین بە وردی ئیمڕۆ لەم کەش و هەوا خۆشە ئەمە مەلیکە ئەمیش شانەی لە تەختە بۆ تەختە وەکو زمانی هەنگەوانی یان هەنگەوانەکان ئەفەرمونون ئەوەی کە من لێ بزانم ئەوەی کە ئێمە لێ بزانین تەنها ئاگامان لێ بێت ئەم هەنگە لە وەرزی زستانە تەڕ نەبێت تەنها ئەوە نەیە ئێستا هەر وەکو هەنگەوانانی کوردستان کاکە سۆرانیش گوێنیەکی پارچە گوێنێکی بۆ بەکارهێناوە ئەگەر لەبەر باران بێ لەیرە ئەو پارچە گوێنیە کیفایەتە بەڵام لەبەر ئەوەی دای نەپۆشین باڵەغە لە زستان پۆشەکەمانە دروست نەبێت ئێمە ڕێنمایی هەنگەوانانی ئازیز ئەەکەین کە ئەمەش بەکاربێنن زۆر پێچانەوەی هەنگ بە نایلۆن خراپە بەڵام ئێستا پێمەڵی ئەڵی بۆچی ئەوە بەکارێنی ئەمە نایلۆنە بڵێ ئەمە نایلۆنە ئەم نایلۆنە تەنها هەنگەکە ئەپارێزێت لە تەڕنەبوونی سنوقەکە و بەی شێوەیەکیش شێ لەیرا کۆ نابێتەوە لەبەرچی لەبەرەوەی هەر چوار دەوری کراوەیە با سێرێکی ئەم هەنگە بکەین کاکە سۆران ئەرزی فەرموو ئەمە هەنگێکی وەسەتە هەنگێکی مامناوەندە بە هەمان شێوە خزمەتی کردووە خواردنی بۆ داناوە بەڵام ئەم هەنگە جیاوازە لاوازە جیاوازە لەگەڵ ئەو هەنگەی کە سیرمان کرد ئەمە تەقریبی بزانین یەک دوو سێ شانە پڕ هەنگە بێت لە ڕووی علمیەوە ئەم هەنگە پەسەند ناکرێت بۆ ئەوەی ئەم هەنگە بمێنێتەوە بۆ زستان بەڵام لە گەرمەسێر مەترسیدار نییە زۆر لەبەرچی لێربەوەی ئێرە گەرمەسێرە بەستەڵەک نییە وەم هەنگەیش ئەگەر هەنگەوانەکە بەو شێوەیە کە ئێمە ئەمانەوێت خزمەتی کە بە دڵنیاییەوە ئینشاءالله ئەپەڕێتەوە بۆ وەرزی زستان بسم الله ئەمە دەرگای هەنگەکەیە ئێمە وردە وردە شانەکانی هێنین ئەمیش لەگەڵ ئەوەی کە لە گەرمەسێر لەوەر ئەوەی کە لاوازە ئەبینین جوان خۆی ڕێکخستوێتەوە هەنگوینی هەیە ئێمە چی بۆ ئەەکەین شانە پرێسی بۆ ئەەکەین و ئامادەی ئەەکەین بۆ ئەوەی کە
بەڵام ئەبێت هەمان یاسای هەنگی ڕقم یەک لێرا بجێبەجێکەین مەلیکە هەبێت خۆراک هەبێت و با بزانین ئەم هەنگە لاوازە تا چی ڕادەیەک گرای هەیە یان نیەتی مەشانە پرێسمان هەیە 4 سانتینە و هیچمانە 2 سانتینە ئەمە لە بەرەوەی لاوازە 2-4 سانتینی بۆ دانین 2-4 سانتینی بۆ دانین ئەمە پرێسمان کرد خۆتان نەزانن لە ڕووی زانستیەوە سانتێک فۆمی پرێسکرا و نەفۆمێکی ئاعتیادی کە دائەنرێت بۆ ماڵان ئەم فۆمە یەکەم خۆراکیە لەو تەپە دۆرانەیەکەوە بۆ کاری تەندروستی بۆ داودەرمانی تەندروستی و بە خۆراکی مرۆیی بەکاردێت وەکو مەوات لە هەمان کاتیشە ئەم تەپە دۆرە عەزلێک یا بربەستێکی سەرمامان بۆ دروست ئەکات بۆ وەرزی زستان بە هیچ شێوەیەک ئەم هەنگە سەرمای نابێت گومانێکمان هەبوو کە ئەم هەنگە ئەسەرێک یان باروایە لە ساسە بەڕە سەسە پاک نابێتە ببورن بەڵام باروای تیاما بێت بۆ ئەوەی هەنگەکە بە ئارامی بنوێ لە زستانە و بتۆتە زستان پۆشێکی تەواوە من باروە ڕێدم بۆ هەڵبژارد لەبەرەوە باروە ڕێت ئێستا هیچ کێشەیەک دروست ناکات بە دۆڵۆپاندن بەکاردێت لەسەری ئەم سەری بینی شانەکانەوە ئەکرێتە بینی هەنگەکانەوە بەرهەنگ ئەکەوێت کێشەی نییە بەرهەنگوین کەوێت کێشەی نییە مەوادێکی سروشتی و تەبیعیە بەڵام تاقیمان کردووەتەوە بە دڵنیاییەوە باروەڕێت گەنەی باروە لە بەڕێژەیەکی زۆر پاکەکاتەوە ئێمە لە هیچ جێگایەک ناڵێن لە 100% لە بەرەوەی لە 100%مان نییە لە 100% هیچ دەرمانێک نییە بەڵام یەکێکە لە دەرمانە بێکێشەکان وەکو هەنگەوانانیش پشگیری مەکەن ئەو بەڕێزانی کە بەکاریان هێنابێت ئەتوانین لەگەڵ شانە پرێسەکە کۆلی خۆراکەی بۆ بگێڕینەوە و لە هەمان کاتیشە لەبەر ئەوەی ئەم سندوقە بنی تۆڕە بن تۆڕە سنوقەکە ئێمە نایلۆنی بۆ بەکارێنین نایلۆنێکە هەر نایلۆنێک بێ بەڵام خاوێن بێ پاک بێت کێشەیە دروست ناکا بۆ هەنگەکان وەشتوانین ئەگەر نایلۆن ئاوە بەم شێوەیە بێت هەر ئەی پارێزە تا ڕادەیەک لە تەڕبوون و لە تەڕوو تووشی زستان دەستی بەرزکە دەستی بەرز بۆ ئەتا ئەو سەرینەکە بڕەوە